بەنسبەت کەرتی گەیاندن ئەمە کەرتێکی زۆر گرنگە کە لە وەزارەتمان ئیشی لەسەر دەکەین ئمە دەستمان پێکرد کە داوامان کرد لە گشت کۆمپانیەکانی گەیاندن یاخود ئەنتەرنێت کە خێرایی ئەنتەرنێت بەرز بکەنەوە و هەروەها نرخەکەی کەم بکەنەوە بەتایبەت لە کاتی کۆڕۆنا چەندین لە کۆمپانیاوە بە سوپاسەوە هاتنە پێشەوە ئۆفەرێکی زۆر باشیاندا هاوڵاتیان لە بۆ قوتابیان و هەروەها چەندین کۆمپانیا بەڵێنیان داوە کە نرخەکەیان 25% کەم دەکەنەوە و خێراییەکەشیان 100% زیاد دەکەنەوە بەنسبەت مۆبایل ئەمریکا بەڕاستی بوویتە جێگای باسی هاوڵاتیان یا دەرێن کارتی 10,000 ئێمە بە 12,000 یاخود بە 12,500 دەکرین ئەمە پەیوەستە بە حکوومەتی فیدرال هیچ پەیوەندیەکی بە حکوومەتی کوردستانەوە نییە لەبەر ئەوەی لە ساڵی 2015ەوە لە قانونی موازنەی عێراقی ئەم کاتە ئەم زەریبەیە لەسەر مەبیعات چەسپێنراوە 20% لەسەر مەبیعات چەسپێنراوە لە بۆ شەریکاتی مۆبایل و هەروە شەریکاتی ئەنتەرنێت لەبەر ئەوەی ئەم کۆمپانیانە عەقدیان لە بەغدایە گرێبەستیان لە بەغدایە 20% دادەنێن وەکو زەریبەی مەبیعات لەسەر کارتەکانیان بەڵام ئێمە ئێستا لە وەزارەتی گواستنەوە گەیاندن خەریکین کە داوایان لێ بکەین ئەم 20%ی کە وەردەگیرێت لە هاوڵاتیانی کوردستان دەبی بێتە گەنجینەی کوردستان دەبی باندام هاوڵاتی کوردستان ئەوان زەریبە دەدەن دەبی ئەمە بێتەوە بۆ سەرف بکرێت لەسەر خزمەتگوزاری خەڵکی کوردستان و هەروەها خەریکین ئێمە هەم بابەتی باج لە کۆمپانیەکانی ئەنتەرنێتەوە ڕێک بخەین و ئەگەر زەریبەی مەبیعاتیاندا دەبی ئەو زەریبەی مەبیعاتە بێتەوە بۆ خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرف بکرێت لەسەر خزمەتگوزاری بۆ خزمەتی خەڵکی کوردستان.